هاوڵاتیان ئیرانی ڕۆژانی کە ڕاپەڕێمێن و ڕژاونەتە خیابانەکان بە بەهانەی گوایە بەرزبوونەوەی نرخی گازولین. هۆزانبانی تونسی ئەبوالقاسم الشابی دەڵێت إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر، واتە ئەگەر خەڵک بیەوی بژێت چارەنووس دەبی وەڵام باتەوە. بۆ تشخستنە سەر ئەوەی ئەمڕۆ لە ئێران دەگوزارێ ڕۆژنامەوان مەهدی فەتاحی ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە دوسەلدۆڤی ئەڵمانەوە لەگەڵماندایە. کاکە مەهدی خۆش هاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. ئایا لە ڕاستیدا کێشەی گازولینە یان جۆر و ستەمی دەیان ساڵی ڕابردوودا کەوا خەڵک ڕژاونەتە خیابانەکان؟ بە دڵنیاییەوە تەنیا کێشەی ستەمەنی نیە لە ئێرانە. ئەگەر سەیریکەی لە ئێراندا مێژوی کۆماری ئیسلامی ئێران مێژوویەکی پڕ لە خوێناوی و پڕ لە چەوسانەوە و قەتڵ و عام و ئەعدامکردنە، دیارە کۆمەڵانی خەڵکی ئێران و بە تایبەت گەلی کورد ئەگەر کورد تەماشای دۆخەکە بکەین لە مێژە بە دوای فرسەتێکە ئەگەڕێن بۆ ئەوەی گۆڕانکاریەکی بنەڕەتی یا وەرچەرخانێکی بنەڕەتی لە حکومڕانی لە ئێراندا بکەین. بەناو بەهاری عەرەبی بە کوشتنی تەقە کەسێک دەستی پێ کرد، شیانی هەیە ئەم گازۆلینە گەڕێکی لێ بکەویتەوە؟ بەدڵنیایەوە پێم وابێ ئەکرێت لەبەرەوەی کە لە دنیادا ئەگەر سەری مێژوو بکەی هەمیشە ئەو ڕووداوانە یا وەرچارخانە لە حکومڕانی و لە ناوچە جیاجیەکانی دنیادا ڕوویانداوە سەبەبێک کەسێک جوڵانەوەیەک بووە بە هۆکار بوو ئەوەی ئەو حاڵەتە ڕووباگە لە بیرمان نەچێت عەرەبانە چیەک یا کاسبکارێکی سەر عەرەبان لە تونس توانی وڵاتانی عەرەبی گۆڕانکاری ئەو قسەمان لەسەرەوە نیە و گۆڕانکاریە باش بوون یا خراپبوون، بەڵام گۆڕانکاری لە حکومڕانی وڵاتانی عەرەبی دیکتاتۆرە ئەنجامدا. بەڵام کاکە مەهدی ڕاپەڕینی کە لە هەڵچوونی سەر بدات بێ ئەوەی لایەنی خۆی خاوەندارەتی لێ بکات وایە خۆ سەرکێشی بکات، چاوەڕوانی چێ دەرەنجامیکردنی دەکرێت؟ وڵا ئەگەر بێت و ئیدارە نەکرێت ڕێبەرایەتیەکی بۆ نەدۆزرێتەوە یا لایەنێک خۆی نەکا بە خاوەنی ئەم قەزیەیە، پێم وابێت لە کوشتن و کوشتار زیاتر هیچ دەرەنجامێکی نابێت. ئەوەی کە ئێستادا غایبە لە ساحەکەدا ئەوەیە کە لایەنێکی سیاسی یا ناسراو لە دەرەوەی ئێران دژ بە کۆماری ئیسلامی ئێران خاوەنداری ئەسلی مەسەلەکە ناکات. من لێرەوە ئەڵێم داوا ئەکەم لە حزابی کوردی بەتایبەت حزبی دیموکراتی کوردستانی ئێران و حزبی دیموکرات و کۆمەڵەکان و هەموو ئەوانەی کە خۆیان بە نێراتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی ئەزانن بە ڕسمی بە فەرمی ڕای بگەن خۆیان بکەن بە خاوەنی ئەو قەزەیە، نابێت شەرم ترسیان لەوە هەبێت دەرەنجامی ئەو خۆپیشاندانە بەکوێ ئەگات. سەرکەوتنی خۆپیشاندانەکان لەوایە کە ڕێبەرایەتیەک بکرێت و ئاراستە بکرێت. ئەگەر لە بیرمان بێت یا ئەگەر سەری مێژوو بکەین ئینقلابی کۆماری ئیسلامی یا ئینقلابی گەلانی ئێران کە دوایی ناوەکەی گۆڕابۆ ئیسلامی کرا، ئەوە بوو ڕێبەرایەتیە کراوە لەلایەنی نێودەوڵەتی ئەقلیمیشەوە پشتیوانی لێکراد و حتا خودی کورد و ئەحزابی کوردیش خۆمینیان وەکو ڕێبەرێکی ئەو جوڵانەوەی قبول بوو. لەو بەڕایدان ڕۆژئاوا بەتایبەت ئەمریکا لەگەڵ گۆڕانی بنەڕەتیدا بن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جا چی ئیران بێ عێراق وایە خۆت هەر وڵاتێکی تر؟ بەداخەوە ئەمریکا و ئەوروپا ئەوەی کە ئەیکەن بە سەبەب بە پرەنسیپ بۆ گۆڕانکاری و حکومڕانی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی جیهانی سێهەم دژاتیکردنی مافی مرۆڤ و دیکتاتۆری و چەوسانەوەی مرۆڤەکان نییە، بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیانە. ئەگەر بێت و بەرژەوەندی سیاسی و ئابووری ئەمریکا وڵاتانی زلهێز لە ئەوروپا بە قازانجان بێت حکومڕانی لە ئێرانە کۆتایی بێبێت یا گۆڕانکاری بەسەرا بێت حتمما پشتیوانی ئەکەن، بەڵام لە ئێستادا ئەوەندەی من متابعەم کردووە لێدوانێکی ئەوتۆ نەدراوە جێگەی خۆشحاڵی بێت و یا پشتگیریەکی ئەوتۆیان هەبێت بۆ خۆپیشاندەران. تەنیا داوا لە کۆماری ئیسلامی ئێرانەکەن کە وەڵامی خۆپیشاندەران بداتەوە ژیان لەگەڵان نەنوێنێت و خەڵک حەقی خۆیەتی لەسەر ماف و ژیان و ئازادەکانی خۆی بێتە سەر چادە. کاکە مەهدی تا ئەو کاتێک خۆپیشاندانەکان نەگەیشتو بە شارە کوردیەکان کوشتارێکی وا لێ نەکەوتەوە، بەڵام هەر بەگەیشتنی بە شارە کوردیەکان وەکو دەبیستین و لە تووڕە کۆمەڵایەتەکان دەبینین دەیان کوژراو هەیە و دەیانیش بریندار بوونە. ئیوە چۆنی دەڕوانن و دەبی لایەنە کوردیەکان چه هەڵویستیان هەبێن؟ من ئەو شتە بە سروشتی ئەزانم. تۆ ئەگەر سەیریکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو شوێنانەی کە کوردی لێ ئەژی و ئەو شوێنانەی کە پێ ئەڵێن کوردستان ئەگەر جوڵانەوە یەکسەر هەڵبدات کاریگەری خراپتر لەسەر حکومڕانی دەسەڵاتی مەرکەزی ئەبێت و حتمان کوردستان وەکو شوێن ناوچەکانی تر نییە بە پێیەوەی کە پێکاتە و زمان و کولتور و جغرافیەشی جیاوازە
حتمما ئەگەر خۆپیشاندان و جوم و جۆڵک لە کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان کە بەشێکە لە ئێران دروست ببێت کاریگەری زیاتری لەسەر کۆماری ئیسلامی ئێران و دەسەڵاتی مرکزی ئەبێت هەر بۆیە دەسەڵاتی مرکزی ئەوەی پێ بکرێت زیاتر خاتە گەڕەوە بۆ لەناوبردن یا کۆتایی هێنانی خۆپیشاندان و ئەو جوم و جۆڵانەی کە دروست بوو بەڵام لەبیرمان نەچێ حزبی کوردی هەر لە ئێستەوە ئەبێت خاوەنداری ئەم قەزەیە بکات و بەشەکانی تری کوردستان چۆن توانیان پشتگیری ڕۆژئاوای کوردستان بکەن لەبیرمان نەچێ ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە پشتیوانی پشتگیری خەڵکی کوردە لە هەر کوێکی کوردستان یا لە هەر کوێکی دنیا هەن. کاکە مەهدی هەرۆکو دەبینین هەر لە عێراق و ئیران و لوبنان و ئیرانەوە بگرە هەڵساون تاک و شیلی و هۆنگ کۆنگ شیانی هەیە ئەم باوە هۆزە بگادە تورکیا و یاخود بگرە هەرێمی کوردستانیش. من لە بەرنمەیەکی جەنابتە ئاماژەم پێکرد ماوەیەک لەوە پێش ئەگەر بێت و بەرنامە هەبێت بۆ لەناوبردن یا کۆتایهێنانی کۆماری ئیسلامی ئێران ئەبێ نفوسی کۆماری ئیسلامی ئێران لە وڵاتانی دەوروبەری ئەقلیم کەم بکرێتەوە بۆ نمونە یەمەنە سووریایە عێراقە لەگەڵ لوبنانە و پێم وابێت تا ڕادەیەک بە ناڕاستەوخۆ کار لەسەر ئەوە کرێت نفوسی ئێران بنبڕ بکرێت یا کەم بکرێتەوە و دوای ئەگەر بیر لەوە نەکرێتەوە نفوسی ئێران لە منتیقەکەەوە لە ناوچەکە کەم بکرێتەوە یا بنبڕ بکرێت کۆماری ئیسلامی ئێران بە ئاسانی ناتوانێت خۆراکی وڵاتانی زلهێز و ئەمریکا بێ بۆ لەناوبردننی. ڕۆژنامەوان مەهدی فەتاحی زۆر سوپاس و بەشداریکردنی لە بەڕێوەی ئەمڕۆمان. سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن.